بینرین هیجان هاجی میوانک مرا آماده یا اوجی روزنامه‌وان عبدالرحمن حسین برز عبدالرحمن دمات خوش بهم خوازن آگاهی زیادتر لسر و مجارا داوی تایبت گناه ایریش درباسی خاک لبنان جبویه لملك اسرائیل ایریشن خواه لسر خاک ایران زیده کری الملکی دنجی قفا حزب الله دخود بيجي جو حزب الله زيتونه بكم لسر آخا لبناني وكو جو من فرماندارين إيراني لسر آخا إيراني تنكريا أبراج شيو إيريشن جو نهارو ديدن تشاود بينا. والله سلطة أنا بديارة دواء أو هالشغلة تكرار سر حكومة إسرائيل إيران للآن هردي ولاتي أمريكا وإسرائيل أما بقرصي دوام دادن كهرب ذكرت سر إيران ديارة لإستدعى تعام قناعي سرجم بنكو بارقاكاني إيران بردمان كراون خاخور كراون جماركي زور لسر كردي باعوا ورابري قشتي إيران كراوة قرباني وكراوة عمل كشيان بيكاو هر أمش برزي كي جوري لنا حكومة إسلامية إيران دروس كردوكا أمش برزي وايد كردوكا نازعني هفبيت شي بره لا جامعة وش أنا من دمي باسي أوكم براسي يعني رجعي إيران دەوێت لە هەر چوارنەوە پەلاماری وڵاتانی دەوروبەری خۆی بدات وڵاتانی چواردەوری خۆی تێوە بکەنە بۆ ئەوەی کە کۆدەنگیەکی ڕەها دروستکات بۆ ئەوەی کە هەموو وڵاتە عەرەبیانە کە لە چواردەوری ئێراندان بێنە سەر خەت وە داوای وەستاندنی شەڕەکە بکەن کەواتە ئەو پەلاماردانەی کە ئێران بێستدا پەلاماری عومان و سعودیە و قەتار و وڵاتانی تر دەدات لە ئێستادا تەنها بۆ ئەوەیە کە ئەو وڵاتانە ناچار بکات کە داوان لە ئەمریکا بکات کە ئەم شەڕە ڕابگرێت ئەم شەڕە چۆتە قۆناغێکی نوێوە ینی ئەم جەنگە بڕیار وا بوو لەلایەن میدیاکانی ئیسرائیلەوە بڵاوکرایەوە کە قەرار وا بوو ئەم هێرشە ماوەی 4 ڕۆژ بخانێت و لەم هێرشەدا هاوشێوەی جەنگی 12 ڕۆژە گورزێکی کەمەشکێن لە کۆماری ئیسلامی ئێراندن لە ڕژێمی ئێراندن بۆ ئەوەی کە بێتە سەرمێزی گفتوگۆ بۆ داوایانەی ئەمریکا و ئیسرائیل ڕاستی پێت وە پیتاندنی یۆرانیۆم و موشەکە درێژەکانی درێژ بەوداکانی و ئەو ساڕۆخانەی کە دروستێکە فەتاح 1 و فەتاح 2 حاجی قاسم و ئەو موشەکانی ترکە هەیەی بێتە ژێربار و واز لەم شتانە بێنە بۆی کە هەڕەشەیان پێکات لە ئێران بەڕاستی من دەمێ ئەو بڵێم هێرشکردنە سەر ئێران بۆ وڵاتانی چواردەور کارێکی زۆر نامەنتیقی ینی کارێکی زۆر ناسیاسیان نابەرپرسانەیە هەر ئەمەش وای کردو کە وڵاتانی عەرەبی لە چواردەوری ئێرانە ینی فەوزایەک بارودۆخێکی زۆر ناجێگیر ناسەقامگیری دروست کردووە هاوکات لەگەڵ ئەوەی کە وڵات عەرەبەکانیشی گرتوتەوە لە ئێستادا لە باشووری کوردستانیش لە هەولێر وەک لە راپۆرتەکەتانە ئاماژەتان پێدا ینی ئەو گروپانێک کە لە عێراقدا هەن بۆ بەتایبەتی گروپە شیعیەکان ئەوانێکە سەر بە حەشی شەعبن بەردەوام مەسەڵەن تۆبارانی بنکەوبارەکەکانی ئەمریکا دەکەن لە هەولێر و تۆبارانی فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر دەکەن شێوەیەکی گەورە ناو هەولێر سکەر بە لەژێر ناوی ئەوەی کە ئەوان پەلاماری بنکەوبارەکانی ئەمریکا دەدا بەڵام بنکەوبارەکانی ئەمریکا بەهۆی ئەو جیازە پێشکەوتووە ڕاداریە دژە موشەکانەی کە هەیەی بەڕاستی هیچ زەرورسیان بنکەوبارەکانی ئەمریکا ناکەوێت لە باشووری کوردستان تەنها ئەوەی کە زیانی بەردەکەوێت خەڵکانی فەقیر و هەژار و سیڤیلن بەردەکەون بەداخەوە دەڵێن ینی گروپە تۆڕەوەکان ئەو گروپە شیعیانە و گروپانێکە سەر بە ڕژێمی ئێران لە ئێستادا لە عەدیانی پشێویکی گەورە دروست بکەن هەرەمەش وای کردووە کە مەسەڵەن شەوان خۆپیشاندان دەکەن لە ئێستاش خۆپیشاندانەکان بەردەوامە لە یازان و تا ئەم بەیانیەش بەردەوام بەدرۆن هێرشیاکردنە سەر فڕۆکەخانەی هەولێر هێرشیاکردنە سەر بنکەوبارەکانی ئەمریکا لە هەولێرە ینی دەمەوێت زانیاری ئەوەش بدەم لە ئێستادا ئەو تۆبارانەی ئەو موشک بارانکردنە ئەو قەسبەی کە ئیسرائیل و ئێران دەستیان پێکردووە ناوچەکانی کوردستانیان گرتووەتەوە واتە کوردستانی ڕۆژهەڵاتیان گرتووەتەوە سنە مەریوان ئورمیە کرماشان جوانڕۆ مەهاباد پیرانشار و ئیلامیش بەرەم هێرشانە کەوتو تەنانەت لە گوندی دزڵی لە کوردستانی ڕۆژهەڵاتە لەسەر سنوورە کە پشتی بە پشتی هەورامانی ئەم دیوەواتە بیانوتەوەڵێ نۆ سەربازی سوپای پازداران کوژەوە ناوشیانە دوو هاوڵاتی سیڤیل کراوەتە ئەمە کە هەردووکیان خەڵکی هەورامان و هەورامی زمانن لە ئێستادا گەرکاتم هەبێ ینی دەمەوێت ئەو زانیارە بدەم ینی لە ڕۆژهەڵاتی کوردستانە سوپای پازداران سەرجەم هێزەکان و هیچ هێزێکی سوپای پازداران لە ناوچەکانی ڕۆژهەڵاتی کوردستانە وجود یان نەما ئەمەش بەواتای
کە ڕۆژهەڵاتی کوردستان ئێستا سنوورێکی کراوە دەبێت وە وەک چۆن کوردەواری دڵێن سنوورێکی بەرەڵایە لە ئێستادا هەر ئەمەش وای کردووە کە بەڕاستی خەڵک دۆخی دەرونی مەسەلەن ناجێگیر بێت و خەڵکی ڕۆژهەڵات نازان چی بکەن لەگەڵ چ مامەڵێ بکەن لەگەڵ ئەم دۆخەیە هەرچەنە من پێم وایە وەک ڕای سەرنجی خۆم پێم وایە ئەم دۆخێکی زۆر هەستیار و نەبارە و دۆخێکە بۆ کورد هاتۆتە پێشەوە فرسەتێکی زێڕین و مێژووی بۆی کە بە تایبەتی ئەو پەیمانەتی حەزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان لەم قۆناغی ئێستادا دەتوانن جێدەستی خۆیان دەستنیشان بکەن و دەتوانن کوردستانی ڕۆژهەڵات ئازاد بکەن و بیخەنەوە ژێر دەسەڵاتی کورد خۆی بۆی کورد خۆی فەرمانڕەواتی کە ئەو دەزانین ئێستا سوپای پازاران هیچ دەسەڵاتێکی بەسەر ڕۆژهەڵاتی کوردستاندا نەماوە و سنوورانەی بەتەواتی چۆڵ کردەوە کە ئەمەش لە ئەنجامی ئەو بردومانە سەختەی کە لە دوێنەوە هەتا ئەمڕۆ بەردەوام فڕۆکەی ئیسرائیلی و درۆنی ئەمریکی بەردەوام پێش دەکەنە سەر ڕۆژهەڵات و سنوورەکان ئەو سنوورەی ڕۆژهەڵاتی کوردستان کە هاوسنوور لەگەڵ باشووری کوردستان بەردەوام تو بارانی دەکەن و زیانێکی گەورەی بەر سوپای پازداران داوە. بله تبحثا ایریشین و برسفداینا ایرانی لسر هند دولتین گو بارگاهین هم اسرائیلی و امریکی جوان جی عراق و هول ریبون و خطین گلور راستی برسفداینا وان ایریشان هات نها تنگاوا هرمز دروجه ویده یا گرتنا ویناوی خطریه کی چاوا بینه هم جوی آلوزیه کی چاوا درخو کشاندنا دولتین هم عربی و هم جین جهانی نوا و آلوزی و شرگو اسرائیل و امریکا لتشی ایرانی دایه دست بکرن وی بکه بەڵێ لە ئێستادا ئێران ئەگەر گەروی هورمزیش دابخا زۆر شتێکی ئاسایی زۆر نۆرماڵ دەزانن بۆ چونکە ئەو وەک بەلەوانەکە وایە کە دەچێتە ناو ئاوێکەوە خەریکە دەخن کە ناچار دەست بۆ چڵەپوشێکیش دەبێت بۆی کە ڕزگاری دەبێت ڕزگاری ئەو دەوێت لۆبیەکی گەورە دروست کات بۆ وڵاتانی چواردەوە داوای دانیشتن و گفتوگوی ئێستا موشەکەکانی ئێران و ئەو درۆنانێک کە ئێران ئاراستە ئیسرائیلی دەکات و ئاراستە ئەمریکای دەکات ئاراستەی وڵاتانی عربی و ئاراستەی باشووری کوردستانی دەکات ئەمانە میتوانیوە قەنەعەت بە ئەمریکا و ئیسرائیل بێنن کە جەنگەکە بوەستێنن داستان بکەن بۆیە لە ئێستادا دەستی بردە بۆ هۆکارێکی مرۆیی کە ئەوش داخستنی گەروی هورمزە هەرچەنە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە زاری خۆتی سەر و ترامپەوە دەڵێت ئێمە گەروی هورمزدا ئێستا دانەخراوە بەڵام ئێران لە ڕێی میدیاکانی و لە ڕێگەی سەرچاوەکانی خۆیەوە دەڵێت ئێمە گەروی هورمزمان داخست و هەر کەشتی گەلێکی نەوتی یان پانهەڵگیری بازرگانی داخلی ناو گەروی هورمز بێت ئەمە دەگرینە ئەمە وەک دژمن حسابی بۆ دەکەین ڕاستە ئەمە لە ئێستادا دۆخێکی ناجێگیر ناسەقامگیری دروست کردووە لە هەم لە باشووری کوردستان و هەم لە عراقی ناوڕە چونکە وەک دەزانین و رووسیا زۆر وڵاتانی تر مەسەڵەن بە مامەڵەی بازرگانی لە گەروی هورمزەوە هەیە هاوکات ئەو کەلوپە لە بازرگانیە خۆراک و شمەکانی کە دێنە بەشێکی زۆریان لە ڕێگەی گەروی هورمزەوە دێن و نەوتی عراق بەشێکی لە گەروی هورمزەوە دەڕوات ئەمە کاریگەری خراپی دروست کردووە لەسەر بارودۆخی عراق و هەرێمی کوردستان لە ئێستادا جۆرێک لە جۆرەکانی گرانبوونی شمەک هەیە لە بازاڕەکانە کە ئەمەش لە جامی داخستنی گەروی هورمزەکە ئێران هۆکارێکی مرۆیی گوتەتە بەر بۆی کە قەناعەت بە وڵاتانی تر بکە کە بێندامنیشن لەگەڵ یا وەواز لە سەرکەشیەکانیان بێنن بەداخەوە داخستنی گەروی هورمز کاریگەری خراپی بۆ هەموو ناوچەکە دەبێت بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەبێت هەرچەنە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا دەڵێن دانەخراوە بەڵام ئێران دەڵێت دامان خستووە بەڵام هەتا ئەم دقەیە مەسەڵەن لە شەوی ڕابردوو کەشتیگەلێکی هەڵگرتنی نەوت لە گەروی هورمزا نقم کراوە ئێران لە یاوە خاپووری کردەوە نقم بووە ئەمەش دۆخێکی مەترسی دروست کردووە لە گەروی هورمزا کە کەشتیگەلەکان ناتوانن بە گەروی هورمزا هاتوچۆ بکەن و ئاڵگۆڕی بازرگانی و شمەک و گواستنەوەی نەوت بکەن کە ئەمەش بەداخەوە کە کاریگەریەکی گەورەی ئابووری زۆر قرس لەسەر بەتابەتی وڵاتانی دەوروبەرەوە لە ناوشیاندا عراق و باشووری کوردستان دروست دەکات کە هیوادارین ئەم داخستنی گەروی هورمزا ماوەیەکی کاتی بێت و بتوانێت بە فشاری نێودەوڵەتی بە فشاری ئەو وڵاتانی کە ڕۆژهەڵاتی ناوەڕاستن و بەرژەوێندیان کە وڵاتانی بەتایبەتی چین و سەر عێراق بۆی کە بتوانن ئەم گەروی هورمزە بکەنەوە بۆی ئەو کاریگەریە گەورە ئابرووریە لەسەر عراق و ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و باشووری کوردستانیش دەبێت بله نها صوبایا بزداران یا ایرانی داخویا گرنگوان دبرسفداینا وان ایریشین اسرائیل و امریکا لدجی ایرانی ده چل لشکرین امریکی کشنه و الملکی دنجی سنتاگومی دبیجه حطانا شش لشکری منی امریکی هاتنه کشتن افنا کوکینت ناورا وان داخویانیان ده همجی کشنه وان ارتشن این امریکی و چاوا آلوزیکی چاوا ناورا هر دو دولتان درخی و همجی اف شر هان و دی تخمینات ده حتا کنگی و بدومه
بەڵێ دیارە ئێران مافی خۆی هاوشێوەی وڵاتانی تر وەک چۆن ئێران ڕژەمی ئێران ناحەقی نییە ینی ئەگەر بە درۆژ بڵێ مەسەڵەن زیانێکی گەورەمان بەر ئەمریکایە بۆ چونکە عسکەری هەیە لە ئێرانە کوشتێتی لە ئێستادا قەیرانی سیاسی هەیە قەیرانی سەرکردە هەیە قەیرانی سوپاسداران هەیە لە ئێراندا بۆی ئێران ناچارە بڵێ ئێمە زیانمان بەر ئەمریکا گەنە بۆی کە لە ناوخۆی شارێکی گەورە لێ نەکەن بڵێن تۆ نەتوانیوە دەست بۆشێنی بێگومان ئەمریکا خۆ دەڵێ مەسەڵەن 6 سەربازمان کراونەتە ئاماجۆبوونەتە خۆبانی ئەمەش بێگومان قۆناغی شەڕەکەی وە ئەو دەستدرێژیانەی ڕێمی ئێران بۆ سەر ئەمریکا و پێکانی بەشێک لە ئاماجە ڕاداریەکانی ئەمریکا ئەمە وای لە ئەمریکا کرد ناچاری کرد لە شەڕی 4 ڕۆژەوە شەڕەکە درێژ بکاتەوە وەک خۆی قۆناغی جەنگەکە چۆتە قۆناغێکی نوێەوە و ئێمە تەسەوڕمان نەکرد بەم شێوەیە درێژە بخایەنێ بەڵام ئەو واقعەی کە ئێستا ئێمە تێکەوتووە شەڕەکەی تێکەوتووە ناچارین کە گورسی سێم بەڕێوە بێ کە قورسترین و باشترین گورس دەبێت بەنسبەت ئەمریکا و گورسێکی کەمەرشێن لە ئێران دەدەن. بله ڕۆژنەمەوان عەبدوڕەحمان حسێن سپاس لە سەروان ئاگاهیان گۆتەمەڕ و بنەرە ڕەپاڕەگەر.